سەبارەت بە پرسی هەماهەنگی ئەمنی لە نێوانی عێراق و ئەمریکادا دکتۆر عەباس کازم بەڕێوەبەری پێشووی پرۆگرامی دەستپێشخەری عێراق لە ئەنجومەنی ئەتلانتیک لە ئەمریکا سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن دکتۆر عەباس. سەرەتا بزانم میکانیزمی هەماهەنگی لە پاش ڕۆشتنی هێزەکانی ئەمریکا لە عێراق و نەمانی هاوپەیمانان چۆنە بێ؟ هەماهەنگی ئەمریکا لەگەڵ عێراقا چی دەبێ؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق بۆ ماوەیەکی زۆر هەماهەنگیان کردووە و بێکەوە هاوبەش بوونە لە بواری ئەمنی بە تایبەتی لە دوای هێرشی داگیرکاری داعش لە ساڵی 2014 هەر یەکە لە هێزە ئەمنیەکانی عێراق و ڕاوێژکارانی ئەمریکا و پشتیوانی ئاسمانی ئەمریکا بەیەکەوە کاریان کرد بۆ ئەوەی دەرەنجامێکی باش بەدەستبێنن کە تێکشکانی و گروپە تیرۆریستیە و عێراقیش بە هەرێمی کوردستانیشەوە و تەواوی عێراق سەلامەت بن لە هەر هەڕەشەیەک و زیانێکی دیکەی هێرشی تیرۆریستیە و ڕێکخراوە دوای تێکشکانی داعش لە ساڵی 2017 پێویستیەکی زۆر هەبوو بۆ گۆڕینی و هاوبەشیە و کۆتایی بەم زۆرە مامەڵەی پێشتر بهێنرێت بەڵام بەداخەوە ئەمە کاتێکی زیاتری خایان لەوەی پێویست بوو ئێستا ئەو دوو وڵاتە گەیشتوونەتە ڕێککەوتنێک کە کۆتایی بە هاوپەیمانەتی شەڕی دژی داعش دەهێنێت کە ئەو کات ئەوە ناوەکەی بوو و کۆتایی بە ئۆپەراسیۆنی گورزی پۆڵین دەهێنێت کە ئەو ئۆپەراسیۆنە بوو تایبەت بوو بە تێکشکانی داعش لەگەڵ ئەو دوو هاوبەشیە دوو قۆڵیەی نێوان عێراق و ئەمریکا بە شێوەیەکی گشتی سەربازانی ئەمریکا بنکەکان لە ئەمبار و ناوچەکانی دیکە چۆڵ دەکەن پێش کۆتایی ئەم ساڵ و لە ماوەی ئەم ساڵ تا ساڵی داهاتوو ئەو هێزانە جێگۆڕکەیان پێدەکرێت دەگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردن لە ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا لە سووریا و لە بەگوێرە ڕێککەوتنەکە دوای ساڵی 2026 ئەم هێزانە لە هەرێمی کوردستانیش دەکشێنەوە بە شێوەیەکی سادەی لە ڕووەکی کەمترەوە هاوبەشی دەمێنێت و دەگەڕێتە سەر ئەوەی دۆخی ئەمنی ناوچەکە چۆن دەبێت. زۆر باشە دکتۆر، هیچ هاوپەیمانێتێکی دیکە بەناوێکی تر هاوپەیمانێتێکی نوێ لە عێراقا بوونی ئەبێ یاخود دروست ئەبێ؟ نەخێر هاوپەیمانی نێودەوڵەتی کۆتایی هاتووە نامێنێت چونکە هاوپەیمانەتی بۆ تێکشکانی داعش هیچ هۆکارێکی نەماوە بمێنێتەوە. داعش لە 2017 تێکشکەندرا بۆیە پێویست ناکات هاوپەیمانان بەردەوام بن. ئێستاش یاخود لە ئایندەی ئەوەی دەمان بێت ڕێککەوتنێکە لە نێوان هەردوو وڵات عێراق و ئەمریکا بە شێوەیەک گۆڕین دەبێت لە ژمارەی سەربازان لەوانەیە هەمووی بە تەواوی بکشێنەوە ئەگەر دۆخی ناوچەکە بە شێوەیەکی هەمیشەیی سەقامگیر بێت یاخود لەوانەیە تا ڕادەیەک ژمارەی سەربازان بمێنەوە یان سەرباز زیاتر بنێردرێن ئەگە پێویست بوو. بەڵام لە باوەڕدانیم پێویست بێت هێزی ئەمریکی زیاتر بنێردێت چونکە هێزی ئەمنی عێراقی ئێستا لە باشترین دۆخیدایە. زۆر باش، ئەمەش هەلومەرجێکی باشە بۆ گۆڕینی پەیوەندی نێوان هەر. باشە دکتۆر دارین لاهوت ئەندامی لیژنەی هەواڵگری لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەڵێت ئیدارەی ترامپ و ئەمریکا زۆر نیگەرانە لەبارەی گروپە چەکدارەکان لە عێراق. باشە ئەگەر بێت و ئەمریکا هۆپەیمانان لە عێراق بکشێنەوە عێراق توانێت کۆنتڕۆلی ئەو گروپە چەکدارانە بکات کە ئەمریکا لی نیگەرانە؟
کێشەکە ئەوەیە ئەوەی ئەمریکای هێنا لە سەرەتاوە تیرۆری داعش بوو. ئەمەش دروستبوونی ئۆپەراسیۆنەی بە دوای خۆیدایە ناویش بۆ تێکشکاندنی داعش و تیرۆریستان بوو و دۆخی ئەمنی باشتر بکات. هەرگیز ڕۆڵی ئەمریکا نەبووە، ڕۆڵی هێزەکانی ئەمریکا نەبووە دژی گروپە چەکدارەکان بۆ نمونە وەکو هێزەکانی حەشدی شعبی بچێت کۆنتترۆلیان کاریان شار لە دژیان بکات. ئەمە کێشەیەکی ناوخۆی عێراقیە، دەبێت حکوومەتی عێراق چارەسەری بکات. ئێستا کار هەیە لە پەرلەمانی عێراق، چاوەڕێ دەکەین بزانین دەنگی پێدەدرێت یان نا. لە ساڵی 2016 حەشدی شعبی یاسای حەشدی شعبی کە ئەو کاتە لە پەرلەمان تێپەڕێنرا و لە بڕواایەدام حکوومەتی عێراق ئەم کێشێت چارەسەر دەکات. ئەمە بابەتێکی ناوخۆیە دەگڕێتەوە سەرەوەی حکوومەتی عێراق باشترین ڕێگەی پێچیە و چۆن ئەو هێزانای خۆی ڕێک دەخاتەوە، چونکە ئێستا عێراق نەک تەنیا سوپای عێراقی هەیە بەڵکو چەندین یەکەی وەکو دەستگای دژە تیرۆری عێراقی هەیە، یەکەکانی حەشدی شعبیش لە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە هەیە. هەموو ئەو هێزانە بە هێزەی ئەمنی عێراقی هەژمار دەکرێن و کاری حکوومەتی عێراقە دڵنیایی ئەوە بکات کە هەموو کارەکان بە گوێرەی یاسا و دەستور دەکرێن و تەنیا پابەندی فەرمانەکانی دەسەڵاتداران من کە لە بەغدان و بۆ پێشمەرگەش پابەندی دەسەڵاتەکانی هەولێر. لە پاش هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر قەتەر، ینی لە ناو قەتەر کە کردی سەر سەرکردەکانی حەماس، لە پاشەوە میدیاکانی عێراق باسی ئەگەری هێرشی سەربازی ئەکەن بۆ سەر گروپە چەکدارەکانی عێراق. ئەمە ئەگەری ڕوودانی هەیە؟ ئایا ئەگەرێکی بەهێزە وەکو میدیا عێراقیەکان باسیەکەن؟ هیواخوازی نەمەڕوونەدا. عێراق بەشێک نییە لەو جەنگەی ئێستا، تەنانەت لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکاش کە بەشداری کرد لە ڕۆژانی دواتر، عێراق و هێزە ئەمنیەکانی عێراق بەشداریان نەکرد. هیچ هۆکارێک نییە هیچ وڵاتێکی وەکو ئیسرائیل یان وڵاتێکی دیکە هێرش بکاتە سەر عێراق. ئەمەش وەکو گوتم تاقیکردنەوەیەکی دیکەی هەماهەنگی نێوان ئەمریکا و عێراق دەبێت. دوای بوونی سەربازانی ئەمریکا لە عێراق نەک تەنیا بۆ کۆنتترۆلکردنی یاخود شەڕکردن لە دژی تیرۆریستانی داعش، بەڵکو بۆ ئەمەشە هاوکاری پێویست بۆ عێراق دابین بکرێت تا بتوانێت بەرگری لە خۆی بکات. بۆیە هیواخوازین دژمنکاریەک هێرشێکی دژمنکاری لەلایەن ئیسرائیلەوە ناکرێت بۆ سەر خاکی عێراق و بە دڵنیاییەوەش کەسێک ناتوانێت پشت بە مامەڵەکانی ئیسرائیل بەستێت، چونکە دەزانین ئیسرائیل هێرشی کردووەتە سەر چەندین وڵات وەکو قەتەر کە هاوپەیمانی ئەمریکایە. بەڵام دەتوانین تەنیا هیواخواز بین کە ئەمریکا دەتوانێت قەنەعەت بە ئیسرائیلەکان بهێنێت هێرش نەکەنە سەر عێراق، چونکە هیچ هۆکارێک نییە. باشە وەکو کۆتا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە دکتۆر سوپاس دەکەم. پێتان وایە هێشتا مەترسی داعش لە ناوچەکەیە ماوە؟ دووبارە دەمێ بڵێم هێزانیەکانی عێراق بەو شێوەیە نییە کە هاوشەوەی ساڵی 2011 بێت. هێزانیەکانی عێراق ئێستا ئەزمونێکی باشتریان هەیە، توانایەکی زیاتر و بێستریان هەیە، کەرەستەی باشتریان هەیە لەوانەکان فێر بوونە لە شەڕ و پێکدادانەکان فێر بوونە کە لە 2014 دەستی پێکرد. بۆیە لە بڕواایەدام سەرکردایەتی سیاسی عێراقیش وانەکانی حوزەیرانی ساڵی 2014 فێر بووە. ئێستا توانای باشتر هەیە تا سەقامگیری و ئاسایشی عێراق پارێزراو بێت و سۆگەر بکرێت و تەواوی خاکی عێراقیش پارێزراو بێت، چ لە هەرێمی کوردستان یاخود لە پارێزگاکانی دیکەی عێراق.
لەو بڕواایە دانیم داعش بەڵێ دەمێ بڵێمەوە کە هەڕەشەی هزری داعش دەمێنێت یاخۆت شانە نووسەکان لە چەند شوێنێک دەمێنن بەڵام داعش وەکو هەڕەشەیەکی بوونی لەسەر عێراق بوونی نابێت. بەڵێ بەڕێز دکتۆر عەباس کازم بەڕێوەبەری پێشووی پرۆگرامی دەستپێشخەری عێراق لە ئەنجومەنی ئەتلانتیک لە ئەمریکا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.